گیان ئەرێ ئەوە تۆ لەکوێی؟ لە ماڵۆ. ئەی بۆ جوابی مۆبایلەکەت نادەیتەوە؟ ئەی مەگە نەموت ئەچم بۆ حەمام تەلێفۆن چۆن ببە؟ ئادەی ڕسمێ لە خۆت بگرە بزانم لە ماڵۆی؟ دایخەوەی نێرم دایخە دایخ. گیان چۆن بزانم ئەم ڕسمە هی ئەلانە و هی پێشتر نییە؟ هەر ئەلانە ڕۆ یەک قاب لە ماکەیتە سەر و یەک دانە ڕسمی پێگریت و بۆم یێنێیت. ئەی هاوار باشە باش ئەوەی نێرم. مامۆستا شتی وا هەیە؟ بەدڵنیایی هەیە هەر بەو شێوازەشە عادەتەن دڵپیسی زیاتر بەرهەمەهێنێت متمانە دروست دەکات. گیان چۆن بزانم ئەم ڕسمە دوێکە نەگرت بێ ها؟ قڕم بەسەر بۆ ئەبێ دوێکە من لەگەڵ ئەم قاو لە ماڕ ڕسمم گرتە بێ. بێ سالان دێمە بۆ ماڵەوە. کورە بێرەوەی هەخوا بە خێرنەی تۆ. شتی وا هەیە؟ وەی کەمتە زۆر هەیە بڵێ حاڵەتمان هەیە بەسەکرێ ئەو ڕێژە زۆرەش نەبێت. باش با سەیری بەشەکەی تر بکەین. ئەوە خۆ لە ماڵۆی. ئەی لەکوێ بم باشە دڵپیس خانم. کوڕە دڵم خەوام زانی لە ماڵەوە. ئەی خۆ لەکوێ بووی تا ئەلان؟ من لای دایکم بۆ قسانە چی؟ چۆن بزانم لای دایک؟ بەحیف زەنگێکی بۆ لێ بە. ئەدەی ئەو کێ زەنگە بۆیە؟ شەونمی ڕفێق ماوەتانێ. سەلام سومی گیان. ترێ خۆ بووی تۆ؟ ترێ خۆ بووی تۆ ناوەڵا خۆ ترێ جا بۆ ترێقمە ئەو بە لەباریکە کێ پەیامی بۆ نردوویەوە کێ ها؟ لایکی کردی کۆمنتی بۆ داناوی. نا ئەوە نە ئەوەی ئەو پیاوە کوونە کۆمنتی بۆ ئەمە باریکی ناشرینە. وکێ محەممەد ئەوە نەوەڵا خۆ ترێق نابی. بیگرە. ئەوە قابلەمەیە لەسەر کە بۆ منێرە بزانم لە ماڵۆ ئێوە چییە؟ مەچۆ بەرپەنجێرە هەموو بۆ باسی خۆت ناکە بێ بۆێرە پێ بۆێرە. ئەمە کێتم شا هەموو پۆستەکانی لای کردووە لایکی بۆ دانا و کۆمنتی بۆ دانا و بێوێنەکەم تاقانەکەم کەی ئەجزت پێم خۆشە دەست خەمە قڕووی بیخم کێنە کەی ئەجزدا؟ ئەوەتانێ ئەی دەکەی کورەوە دایکمە دایکتەوە؟ بەڵێ چاوی لێکە تۆ دڵپیسی دڵپیس من دڵپیس نیم تۆ دڵپیس ئەم کێشە لێرە ئەوە کێ ئەڵێ نازم کێدانەوە کێ نازان چیکە بێسە بچۆ بەرپەنجێرە هەموو کەس چاو لێ ماکە ئەم کێشە لێرە چارەسەر ناکرێ بیوێنێ ناو بەرنامەکەی کاکدەروون و بزانین پێشنیاری چی بوو. دەدەی؟ ئادێ سەڵام عەلەیکەم کاک دەروون باشیش کورد کاکارێ ئەمە چی بکەین؟ وەڵڵاهی ئەم مشکڵی هیچ کە ئێمەیە هین زۆر یەک دەژن و پیاوەکانی کوردستان. مشکڵی هەزاران ژن و مێردە کاک دەروون فریامان کەوە بە قوربانت بم ماڵمان هەر شەڕوکرەیە. قوربانە بم خۆشحاڵم ئەگەر ئێمە بتوانین بە پشتیوانی و هاوکاری ئێوەمانان و تەواوی ئەو میوانانەی تریش کە لە ڕابردووە لەگەڵمانە بوون ئێمە مینبەرێک بین بۆی کە حەدمان نییە باسی ئامۆژگاری بکەین بەڵام مینبەرێ بین بۆ بەرچاوڕوونی کۆمەڵگە لەو دیاردانەی کە بە مێژووی ئەم کۆمەڵگەیە ئێمە هەر بە فشەمان زانیوە یعنی ببوورە کە ئەم زمانە بەکارێنم هەمیشە بەمەبەست من سومەیا خان و کاک بێهنام کە دوو ڤلۆگەری جوانن لە ڕۆژهەڵاتەوە ئەوانمان بەکارهێنا بۆی کە چکە هەمیشە دیاردەی دڵپیسی لە کوردستانە هەر بە فشە وەرگیراوە هەر بە تەنز وەرگیراوە بەڵام برینی قوڵ و کێشەی قوڵیشی لە ناو خێزانەکانە دروست کردو بەڕاستی بۆیە ئەمەوێ زانستیانە و بە زمانێکی سادە بەڵام قوڵ لە ڕووی کۆمەڵایەتیەوە دەستخینە ئەم برینەوە کە ئەتوانم بڵێم بەداخەوە دیسانەوە ڕێژەیەکمان لا نییە بزانین لە کوردستانە و هاوزمانەکانمان ڕێژیان چەنە بەڵام ئەتوانم بڵێم لە کەمنین ئەو ماڵانەی کە بە شێوەی جۆرا و جۆر دڵپیسی هەیە جایتر بەپی تێڕوانینی شخصی خۆمان هەڵبەتە پێشتر لەگەڵ مامۆسا باسم کرد هەر لە خۆمانەوە ناومان بۆ داناوە دکتۆر ئیتر ئەڵین ئەمە غیرێ نەخێر ئەمە دڵپیسیە و بە دیوێکی ترە جۆرێک لە ئێهمالکردنیش لە ناو هاوژینەکانە کێشەیە ئەوەش ینی ئێستا بە ناوی ئۆپن مایندیەوە بەشێک لە هاوژینەکان یەکتریان ئێهمال کردو هەریەکە و خەریکی ژیانی خۆیانە ئەمەش نا و ئەو دامەزرانی بنکەی پۆلیسەش لە ماڵەوە نا یعنی ئەگەر دیقەت بی
ئەنواع و ئەشکاڵ جاران دڵپیسی لە قۆناغێکی زۆر دیاری کراوە بوو. دوو هاوژینە چوونە بازار ڕەنگە گەرمێردەکەی سەیری کچێکی تری بکردایە ئەی کێشا بە دەستیایوت ئەوە چیەکەی یا بە پێچەوانەوە. بەڵام ئێستا هەموو ئەم کێشە و گرێ و گۆڵانە لە ناو مۆبایلەکان ناکۆ بۆ تۆ ئەم لایکە چێ بوو ئەم کۆمنتە چێ بوو ئەمە چێ بوو بۆی نووسیت ئەوە تا دوایی و لە قۆناغێکی ترام نەمێ باسی ئەوەشکەم بەڕاستی کە بەشێکی زۆر لە هاوژینەکان ئەم خۆیەکە بە ژن لەو ئەویش خۆیەکە بە پیاو لەو و ئەکاونتێکدانێن و ئەچنە تەفاسی یەکتریە و لە شوێنێکا کەشفە بن قوڕەکرێ بەسەر هەردووچانە. ینی نمونەی زینومان لایە ژنەکە پێڵێ ئەڵێ بە درێژایی 12 ساڵ من ژنی ئەم پیاوە بوومە و قسە جوانانەی بۆ نەنووسیم کە بە ئەکاونتێکی فەیک لەگەڵ یا قسەم کرد. بۆیە ئەم بابەتە بابەتێکی تەنز ئامێز نییە و بابەتێک نییە کە ئێمە ئاوا بەفشەوەریگرین. من بە خۆم و تیمەکەم بە بابەتێکی زۆر گرنگماندانە و ڕنگانەوەی لە ژیانی هەر هەمووشمانە هەیە و ئەمێ زانستیانە ورد قسە و باسی لەسەرکەین. مامۆساجان بەخێربی زۆر سپاسان بۆ بەرنامەکەتان لە بۆدکاستەکانە و لە ڤیددیو سوۆشال میدیا و شتەکە کە و بینم هەر وەکو خۆتی وەکو ێرە هیوادارانەکەم بەم لای بۆم شتە جوانتر و کەشخەتر پیشانتان جوانە سپاسانەکەم. من با پرسیار وشت نەکەم بەس ئەم بابەتە شایانی ئەو بوو بەرنامەی لەسەرکەی هەموو کێشەیە کە لە ناو خێزانە سەر هەڵادات جا کێشەکە بڵاوبوونەوەی کۆمەڵاتی هەبێت یان نەیبێت بادام هێمنی و ئاسایشی کۆمەڵاتی خێزانە خاتە مەترسیەوە جێ ئەوەیە کە قسە و باسی لەسەر بکرێ و چارەسەری بۆ دامنرێت. باش هۆکارەکەی کەشف بکرێت شیکردنەوەی بۆ بکرێت بۆ ئەوەی دوایی ئەگەر شتێکی پچکۆلەش بێت ڤایرۆس کاتێ شێتە جسمی ئینسانەوە ئەگەر لە سەرەتاوە ینی بەرگریەکی باش هەبێت زۆر بە ئاسانی کۆنتترۆڵەکرێت. بەڵام ئەگەر زۆر پچکۆلەش بێت بەرگری نەبێت هەموو ئەتەنێتەوە دوای هەڵیەوە شێنێت. ئێمەش لە خێزانە بابەتێکمان نییە کە کێشە بێت بڵین کێشەی گەورە و بچووک هەمووی جێی لێکۆڵینەوەیە هەمووی جێ قسە و باسە مادام لە ئەخیرە ئەگەری هەیە ببێتەوەی جیابوونە و تێکدانی ماڵەکە بۆ ئەش بێت لەو حاڵەتەش هەیە بەڵێ بە تەکیید هەر شتێکی بچکۆلە ئەگەر هەردوو هاوسەر خۆشەویستی و متمانە و تێگەیشتێکی گەوریان نەبێت هەموو ڤایرۆسێکی بچکۆلە ئەتوانی ژیانیان هەڵوەشێنێت. باشە مامۆسا شتێک هەیە مەسەلەن ئەم شتەی پێدیاری کرێ یعنی ئێستا ئێمە لە ڕووی زمان و لە ڕووی بازاڕیەوە هەر لە خۆمانۆک و لە پێشەکە کاوتم مەسەلەن بە خۆشەویستی ینی ناشکرێ خۆ مەسەلەن یەکتر بەرەڵاکردنیش باش نییە وەنیە ینی تۆ کەس هیچ لێپرسینەوەیەک نەبێ لە بینی ئەم دوو هاوژینە مەسەلەن ئەمەش باش نییە وەنیە بەتەکیید ئەمە ئەتوانین لە ڕووی زمانەوانیەوە تعبیری لێ بکەین بزانین چه ئاستێکی سروشتی و خۆشەویستی و چه ئاستێکی شێچێتە حاڵەتێکی ناتەواوە. ئێمە سێ چەمەکمان هەیە دراوسێ یەکن یەکەمیان پێوتێ غیرە دووەم پێوتێ دڵپیسی سێ پێوتێ خیانەت. غیرە بەکرد بە حاڵەتێک گەوترێت ئەڵێ متمانم بە هاوسەرەکەم هەیە بەڵام متمانم بە دەوروبەرەکەی نییە. ئەمە تەواوە ئەمە پێوتێ غیرە کەمێکی بریتە لە خۆشەویستی کە هەستەکە هی خۆیەتی نزیکە لی زۆرێکی هەستی کۆی لەبوون دروست دەکات. ئەمە غیرە. دڵپیسی بەواتایەکی تر بە زبانێکی تر پێ ئەڵێ نەمتوانم بە تۆیە نەمتوانم بە دەوروبەرەکەشتا. ئەمە حاڵەتە نەخۆشیەکەیە. خیانەت ئەوەیە طبعاً لە حاڵەتی دڵپیسیە ئەوەیە کە هیچ شتێکی لە هاوسەرەکەی دەبینیوە بەس ئاماژەی بینیوە. ئاماژەکانت چیە ڕۆژێکە تۆ دڵخۆشە ڕۆژێکە تۆ دڵا خۆشە ڕۆژەیەکی کۆمنتێکی بۆ نووسوی ڕۆژەیەکی بەدەمیەوە پێکەنیوە هیچی نەبینیوە. بەڵام ئاماژەکانی لە شیکردنەوەی مێشکی خۆیان وای کردووە کە گومان لە کەسەکەی بەرامبەری بکە کە هاوسەرەکەیەتی. خاڵی سێم خیانەتەکەیەوە بە چاوی خۆی کارەکەی بینیوە جا خیانەتێک لە چاتێکەوە بێ هەتا خیانەتی گەورە. ئەمە سێ ئاستن نزیکن لە یەک وەجاری وا تێکەڵاویان لەگەڵ یەکتریا هەیە. بەهەرحاڵ هەر لە کۆنەوە دڵپیسی وەکو نەخۆشیەک تەباشاکراوە لە کۆناوایانەوە دەیان و دێکێک لە مواسەفاتەکان کە بۆ پیاویاندانا ئەڵە پیاوەکە بەس ڕەزیل و دڵپیست نەبێت ئیتر تەواوە بۆ چکە ئەم دوانیان بە دوو نەخۆشی داناوە کە چارەسەرەکەی زەحمەتە یان بە زمانی کۆن وتویانە چارەسەری نییە. بەڵام ئەیشتی تر وتویان شتی تر بۆ خۆی چاکە بێت. باشە من هەمیشە قسەیەکەکەم دوای جوابم بەرەوە ئەو پرسیارە لە جەنابی شتەکەم ینی من هەندێک جار هەندێک تێڕوانینم هەیە ئیکەمە ناو بەرنامەکەەوە مەسەلەن هەمیشە وتومە بۆ هەندێک بابەتی دەرونی ئەڵێم ئەگەر حەپێک هەبێ بۆ چارەسەرکردنی دڵپیسی هەیە ینی حەپێک هەیە بۆ یا
کاڵم حەبەکە حەبێکی معنەویڵم ینی مەسەن ئەگەر ئینسانێک دڵپیس بێ بەڕاستی لە ڕووی زانستی ئەوە بیسەلمێنن کە دڵپیسە چاگە بێ چۆن چارەسەرەکرێ بەڵێ چاگە بێ بجارێ بەس پێم بڵێ ئایان بڵێ ئەگەر ئیرادە هەبێ بڵێ باشە بابێ مەلای جەنابێ بەڵام بنویستم لەلایەنە عیلمەکەیەوە باسی بکەم مامۆستا لەلایەنە خێزانەکەیەوە باسی کرد جارە بە بزانین فعلەن غیرە چییە باسیکەی باشە بەس جۆرێک لە پێکەنی تایە ئەزانم بەس ئەمێ بەڕاستی زۆر بە عیلمیەکی وشکیش بۆم باز نەکەی باسی ناکەم بە عیلمێکی وشک زۆر سادەیە غیرە جارێ خۆی چییە؟ غیرە هەستێکی ناوەکیە باشە سەرهەڵانەکەی لە چێوەیە لە ترسەوەیە ترس لە چی؟ ترس لە دەستدان ترس لەوەی کە بەرامبەر وازی لێ نەهێنێ باش غیرە خۆی زۆر خۆشە زۆر سروشتیە بەڵام لە چ کاتێکا بە ناسروشتی تاوان لە ڕووی علمیەوە بە ئەمەژەر باسکەین خۆی غیرەی سروشتیمان هەیە و غیرەی مەڕەزیشمان هەیە کە پێوترێ دڵپیسەکە بە کوردەکەی باشە ئێمە مشکلەمان لە دڵپیسەکەیە هەیە سروشتەکە زۆر خۆشە هەموو کچێک و کوڕێکیش و ژن و مێردێکیش حەزەکەن کەم غیرەیان ئەگەر نەبێت هەستەکەی تۆزێک ناسروشتیەوە نابێ نەبێت جان نابێنەبێت لە بینی ژن و مێردا ئەمە تۆ بەس بە زانستیش قساکەی بەڵە نابێنەبێت چکە ئەسنا خۆی فطرەیە ئەو ئیحساسە ئەبێ هەمومان هەمان بێ چکە خیرە بەتەنیا لە بینی ژن و مێردانێ لە بینی شەراکەتی دوو ژن پارتنەرانێ با بڵین لە نێوان خوشک و برایە ئەکرێ هەبێ لە نێوان دایک کچ بۆ دایکی کوڕ بۆ دایکی بۆ باوک لە نێوان لە نێوان ڕەفیقا کە لە نێوان ڕەفیقا بێ بە منافەسە ئەگەر منافەسەکەتون بە ئینجا و کاتە ئەبێت بە منافەسەیەکی زۆر خراپ ئێمە یینە سەر ئەوەی کە باسی نێوان ژن و مێرد بکەین تەواوە باش لە نێوان ژن و مێردە شوتەکانی تر با بڵین ژن و مێردە خۆشەویست پارتنەر کەپڵەکان باش لێرە ئەگەر شێواسێکی سروشتی بێ زۆر وتمان خۆشە ئەحساسێکی تایبەتە مەسەلەن تۆ گەر بچیتە دەروانێ خۆشەویستەکەت مەسەلەن هاوسەرت لێت پرسێ بۆکە ئەڕۆی بۆکە خۆت جوان کردووە بە زۆر بە تەبیعی جوابی بێت تۆ کە شتێکی ئەو بەو زمانە قساکەی کە هەیە لە ناو خەڵک بەڵێ ئەمەی کەن ئەبێ بە نەخۆشی چییە بۆ نمونەکە تۆ چیتە دەرەوە ڕێک ڕکات بە دواتە بدەنە بۆ شۆڕیت هینە پێکاتەوە ئەو شتە چی GPS ئەوەی من سناپچات بەکاردان بەس شتێکەیە ڕێک ئەزانێ لە زۆر کەیس هەیە کە GPS یان بۆ یەکتری داناوە من خەڵکە ناسم مەسەلەن حاڵەت هەیە کە مۆبایلی دەنگی مەسەلەن داناوە بزانێ هاوسەری لەگەڵ کیا قساکە ڕێکۆردەری بۆ داناوە بۆی بەخۆی بزانە بزان لەگەڵ کیا قساکە ئەمانەمان زۆرە لە ناو کۆمەڵگە بەڵام ئەبێ ڕێژەکانیش تۆزە تەحدید بکەین لە چ ڕێژێکە عادەتەن لە بینی گەنجانە هەیە لە 20 بۆ 30 زۆر زیاترە لەوەی کە تەمەنی تۆزێک ئەچێتە سەروانێ بەڵام ئەوەی کە زۆر نەخۆشین جیاوازە نەخۆشی ئایا چارەسەری هەیە ئەگەر کەسەکە خۆی بڵێ قوبوڵی بێت چارەسەری هەیە ئەگەر خۆی دانی پیانێ بەڵێ ئەگەر باشە کەس هەیە دانی پیانێ بڵێ دڵپیسم زۆر بەکەمی باشە ڕێژەکە لە ڕووی زانستیەوە خانمان وانیان پیاوان اینجا ئێمە لێرەیە جیاوازە بینی ئەوەی کە غیرێ دڵپیسی خانمان لەگەڵ پیاوانە زۆر جیاوازە پیاوان غیرەکەی و دڵپیسیەکەی ئەکەوێتە بابی جنسیەوە مەسەلەن بەس ئافرەتان نا احتیمامە بۆ نمونە ئافرەت پێی ناخۆش احتیمام بەدایکی با بە خوشکی با بە هەر کەسێکی تری بەتەنان لە مناڵی خۆشی غیرە ئەگاتە مرحلەی دڵپیسی پیاوان جیاوازە حەز ناکە مەسەلەن جلەکانی شێوازێک بیپۆشێ ئێوە دایمەن مەسەلەن زۆر پۆشتە بێت چوونە دەرەوەی کەم بێت هاوڕێی نەبێت باشە ئەمێ ئەوە نیە ڕوون بێت ئێستا ئەگەر کەسێکی شەبێت مەسەلەن دڵپیس بێ ئەگەر بۆ نم نەخۆشی ئاعتراف نەکا بۆ کەسێکی بەرامبەر بۆ ئێوەمانان کە لە ڕووی پزیشکیەوە یا لە ڕووی کۆمەڵایەتیەوە بەڵام ڕەنگە خۆی لەگەڵ خۆیان بزانێکە تایەتی من ئەمێ هەم بۆ خۆی بۆ ئەو ئینسانانەی کەوان و هەم بۆ کەسی بەرامبەریشی تۆزێک ئەم بەرنمەیە بەرچاوڕوونیەک بێ بزانین تاکوێ دڵپیسیە تاکوێ ئاساییە تاکوێ ئاسایی نیە مەسەلەن بۆ نمونە من ئەمێ بە نمونە قسە بکەین مەسەلەن ئێستا بەشێک لە ژنان پیان وایە لە شولاریان مافی لە ساسەی خۆیانە و هیچ کەسێک بووی نییە تەداخلی ئەوە بکات دایپۆشن یا دای نەپۆشن بەڵام کاتێک کە پیاوێژێتە ژیانیەوە بار هۆکارێک بێت ئەبێ بە مێردی ئەبێ بە خۆشەویستی ئەبێ بە هەر شتێکی و خۆی ڕێگەیە بە هاتنناوەی ئەم پیاوە ئاساییە ئەم پیاوەش ڕەئی هەبێت لەوەی کەیتر بەشێک لەو چکە
بەپی زانستی هەردوو وڵاتان ئیتر کە تۆڵی هاوژینی یا تۆڵی هاوسەر ینی ئیتر زۆربەی شتەکانی ژیانتان بەشە بێت یعنی ئیتر حتا بە ئازادەکانیشتانەوە مە قسەی گەورە فەیلسوفەکانی ڕۆژاوایان تەواو لەو شوێنەی کە تۆ کەسێکە خەیتە ژیانتەوە ئیتر ئازادەکانە تقریبەن دابەشە بێ بەسەر خۆت و ئەوە ئەویش بە هەمان شێوە ئایا پیاوێک یا بە پێچاونەوە ئایا خانمێک کە کەسی بەرامبەر سنووردار کا بە هەندێک شت لە ڕووی لە شولار و جل و بەرگ و داپۆشین و دانەپۆشین و حتا سۆشیال میدیا و چیوچیەوە ئاساییە بەڵێ یان نابێ یا سنوورێک ئاساییە سنوورەکەی کوێ سنوورەکەوەیە بەپی عادات و تەقالیدی ئەو کەسە بۆ نمونە چەندێک قوبوڵێتی ئەم خانمال لە خانەوادەکەیە جلوبەرگی چۆنچۆنی بێت پێشووتر حتممە خانەوادەکەی ناسێت و ئەزانێت وەنیە پێویستە بەپێ ئەو عادات و تەقالیدە خۆی بگونجێنێت تاکو هاوسەریشی باش ئەگەر پیسێکی بۆ دروست دەبێت حساسێتە دروست دەبێت باش ئەگەرم خانمە بە قسەی مێردەکەی بکە یا بە قسەی خۆشەویستەکەی بکە ئەمە ڕەجعی و دواکەوتویە یان بەعکسەوە دوانن گونجاون و هیچ مشکلیان ئەگەر بەدڵی دڵیشمان پێیان خۆشە وەنیە باشە هەمان پرسیار بۆ تۆ ینی ئەگەر ئەم خانمە بە قسەی پیاوەکەی بکات یا ئەم پیاوە بە قسەی ئەو ژنە بکات کە لە ژیانیایەتی دواکەوتویی و تەسلیم بوونەیان تێگەیشتن و گونجانە بۆ ژیانکردن بەیەکەوە ئێمە ژیانی تاکمان هەیە کەسەکە حڕە لەوەی کە خۆی چیە پۆشێت چی ئەکات چی هەڵسوکەوتەکە چی قەنەعەتی چی ڕەفتارەکە کاتێک کاڵین هاوژین ئەبن بە شەریکی یەکتری بە پێی یاسا یا بە پێی دابوونەریت یا بە پێی دین کە لەو شوێنە هەیە و خۆیان هەردووکیان قەنەعەتیان هەیە بە پێی ئەوە ئەو سنوورە دەستنیشان ئەکات بەس کێشەکە لە چیا دروستە بێت دڵپیسیەکە کاتێک لێکتێ نەگەیشتن هەبێ لە بینیانە بۆ نمونە دینی ئەم لەگەڵ دینی ئەوە شێوازی تێگەیشتنی ئەم لەگەڵ دینی ئەوە جیاواز بێ دابوونەریتی ئەم دابوونەریتی ئەو جیاواز بێ بە حەقی خۆی ئەزانێ بە پێی ئەو دین و دابوونەریت و یاسایە کە هەتا فڵان سنوور خۆی داپۆشێت ئەوی تر بە حەقی خۆی نازانێت تێگەیشتن نییە ئەلم بینە ئەبێتە هۆی ئەوەی کە جۆرێک لە دڵپیسی دروست بێ بۆ ئەڵە تۆ سنوورەکەت بزاندووە بەس هاوژینی واتای ئەوەیە کە یعنی ژیانیان ئەبێ بە شەریک بەڵام فکرەکە لە چیایە ئایا ڕێژەی شەراکەتەکە چەنە لە 90 لە ڕۆژ ئاوا زۆر کەمە من ئەوە ئەڵێم لە ڕووی زانستەکەی جەنابتەوە مرۆڤێک مافی ئەوەی هەیە لە قۆناغێکا کە لە پەیوەندیەکە بێ لەگەڵ ئینسانەکە تر پەیوەندێکە خۆشەویستی ژن و مێردایەتی هەرچێکە ئەوە زۆر با تەرکیز نەخینە سەرەوە بەڵام مرۆڤێک کاتێک کە بەویستی مرۆڤی بەرامبەر کەسێک گەێنێتە ژیانیەوە یا تۆ چیتە ژیانی کەسێکەوە مافی ئەوەی هەیە لەسەر ئەو جلوبەرێک بۆ نمونە قسە بکە مافی ئەوەی هەیە وەکو زانست ئێمە ئەوەی کەسەکە ئەڵم جلوبەرەگی تر جلوبەرەگرەوە زانم جۆری ئیش بگرەوە و ئێستا ئەمێ بە تەرکیزیش بینە ناو مۆبایل ئێمە کاتێ باسی زانست دەکەین ئەبێ بڵێن زاناکانی پێش ئێمە چیان لەسەر بابەتەوە تۆ ئێمە لە تیۆری پەیمانی کۆمەڵاتیمان هەیە پەیمانی کۆمەڵاتی ئەڵێت جانجاگرۆسۆ ئەڵێ ڕێکەوتێکی کۆمەڵاتیە لە بینی دوو کەسە یا لە بینی سوڵتە و دەسەڵات و خەڵکە یا لە بینی دوو هاوژینە کە ڕێگەکەون لەسەر ئەو بنەمانی کە ڕێگەکەون لەسەر ئەو حسابەکرێن ئەمە ڕێکەوتنێکە سنوورەکەی دەستنیشان نەکراوە لە زانستا سنوورەکەی بەچی دەستنیشان کراوە دوو هاوژین بەیەکەوە ئیتیفاقەکەن کە هەر یەکەیان مەصرفی خۆیان بکاوەکو لە ئەوروپا هەیە هەردووشیان پارە کۆکەنەوە بێن و ژیانیان هەبێ و بڕیاریان وەکو یەک بێ و هەر کاتێکی جوستیان جیا بنەوە لە لای ئێمە سنوورەکە زیاترە چی تەداخل لەم بابەتەکە زانست نایکە ئەو ئیتیفاقە یان دابوونەریتە یا یاسایە یا دینە ئەمانە دەستنیشانەکە پاشان خۆشیان کەسەکان لەبەرەوە ناتوانانی قیاسێک دەستنیشان بکەیت بڵی کاکە هەتا ئێرە سنووری پیاوە هەتا ئەوێ سنووری ئافرەتە ئەوە کەوتە بینی خۆیانەوە باشە ئەمە دیوەکەی جەنابتە ئەتوانین بڵین خۆشەویستیە ئەو تەنازوو لە دروست دەکات یعنی خۆشەویستی و ئاکات تۆزێک شتەکە ئاسانتر کات ینی بۆ ناوێنەی تەنازول جان بۆ ناوی ئەنەی تەنازول بابەتەکە تەنازول نییە خۆشەویستی نێوان دوو کەسە و ئەکات کە هەرێشت هەیە خۆش بێت لە پێناوی خۆشەویستیەکەیە ئەمە تەنازولی پێ ناوترێت لە هەنێ خانەوادەیە و ئەزانن بابەتەکە فعلەن ئەگەر یەکێکیانیشیان ئاشکەنەوە تەنازولم کردووە ئەگەر یەکێکیان لە هەنێکمەوە بابەت خۆش بێ بە تەنازولی ئەزانەجا ئەو کەلێمێ بە نێگەتیڤ ئەڕوات بە پۆزیتیڤ نییە ئاگدار بە باشە مەسەرەن با من تێڕوانینەکەم چاکەم ینی مەبەستم ئەوەیە تۆ شتێکە بەدڵ نییە و ئەیکەی
نەک ئەیکەی یعنی خۆشەویستێکەوە و لێکا کە بیکەی خۆمنی زۆر شت لەوە گرمەوە کاک دەروون زۆر شت لەوە گرمەوە مەسەلەن ئەگرێ حەز نەکەم ڕەفیقی کچی هەبێت ئەگرێ حەز نەکەم مەسەلەن هەنێ عیلاقاتی تایبەتی هەبێت چوونە دەرەوەی شەوانی هەبێت ئەو کاتە خۆ ئەمە نابێت بە تەنازل و زەختیش نابێت وەنیە لەبەر مادام ئەوەی کردو بەرامبەر من منیش زۆر قوربانی ئەم بەرامبەر ئەو باشڵیشم پێی خۆشە پرسیارێکی زۆر تەسەورەکەم قسە و باسی زۆر کەس بێت دوو کەس کە بەیەکەون من هەمیشە زۆر تەرکیزەکەم چکە من چەند بۆ هاوژینەکان بەرنامەکەین بۆ ئەو کەپڵانش بەرنامەکەین و بۆ ئەو دوو کەسە خۆشەویستانش بەرنامەکەین کە ئێستا ئاتوانم بڵێم هەندێک جاراوە قسەی دڵی ئەوانەکەین ئێستا ئێستا پاسۆردی مۆبایل و ئەم شتە بووە بە زۆر بابەتێکی باو شخصیە یعنی هاوژینێک یا کەپڵێک یا با بڵین پارتنەرێک مافی ئەوەی هەیە بە کەسی بەرامبەر بڵێ بێ پاسۆردەکەم لابێ شخصیە تۆ توانی بیت توانی نیت آخر ئێستا نەیتێ قوڕەکرێ بەسەردا ئەیتێ سەیریکە تۆ مادام هەرشی شتێکت نییە مەسەلەن ئەم دوانە بێ ئەتیفاق کاکاژێ کاک دەروون ئێمە ئەگەڕێنەوە سەر ئەوەی کە هەنێشت هەیە ئەتیفاقە لە بینی هاوسەرەکانە چەندێک ئەوان یەکتریان پێ قوبڵە کەوتۆ سەر مەسەلەن ئاستی وعی کەسەکان باشە با من بۆ ئاسانترکەم ئەگەر کەسێک پاسۆرد نەیە بە کەسی بەرامبەری دلیلە بۆی کە شتێکی هەبێ چکە ئێستا یەکسەر مەسەلەن هاوژینەکان من بۆیان نووسیوم کەپڵەکان بۆیان نووسی و مەسەر ئەڵێ ئەگەر شتێکە نییە تۆ بۆچی پاسۆردەکەم نایتێ شرت نییە کرێت هەز نکات بێت لە بەروی فعلان شتێکی تاکە کەسیە هەنێشت هەیە تۆگرە لەگەڵ کەسێکا قسە بکەیت ئەگەر کەسێکی تر ببینێت بە حساسیت وەری بگرێت وەنیە مەسەسا تۆ جاری وایە خوشکێکە ئەوێ مەسەلەن بابەتێکی تایبەتی خۆی و بۆ باسەکات وەنیە مامەسا ئەم بابەتە تایبەتە بینی خۆت و خوشکەکەتە پێویست ناکات مەسەلەن مێردەکە و بیزانێ پێویست ناکە خۆشەویستەکە و بیزانێ هەمان پرسیار بۆ جەنابیشە ئەگەر بەویتر ئەزای چۆن من ئەگەڕێمە سەر نقطەی سەرەتا وتم ئەم بابەتە ئیتیفاقە ئەگەر بڵین شتێکی شخصیەکەواتە نابێت کەس بیدات ئەو کاتە ڕێژەی دڵپیسەکە زیاد دەکات ئەگەر بڵین بیدا ئەگەری هەیە ئەو حاڵەتە دروست کات ئەڵی کە من شتێکی لەگەڵ خوشکەکەمە هەمە نامەوێ براژنەکەی بیزانێت ئەلێراکەوێتە سەرچی کاک دەروون ئەم بابەتە ئەبێ بگەڕێنەوە بۆ بنەمایەکی پێشتر لەوە پێش ئەوەی کە پاسۆر بدەینیان نەدەین گەڕێتەوە بە بابەتێک ئایا ئەم دوو کەسە متمانیان بەیەکەیە چکە من باسم کردوتم متمانی زیاتر دروستەکات دڵپیسی زیاتر دروستەکات ئەگەر دوو هاوسەر متمانیان بە یەکتری هەبوو ئەو کاتە پاسۆرد ببێیان نەبێ کێشەیەک دروست ناکە ئەگەر متمانشیان نەبێ بەخوا پاسۆردەکەشی باتی و لۆکەیشنیشی بۆ بکات و کامێرەشی بەردەوام کراوە بێت ئیلا تەفسیرێکی خراپی بۆ ئەکات کەواتە ئەبێ بگەڕێنەوە بنەماکە ئەو شتە چییە کە متمانە دروستەکە و دڵپیسی دروست ناکە ئەو پرسیارەکە لێرا زەڕورە ئێمە قسەی لەسەر بکەین باش چییە کە متمانە دروستەکە لای هاوسەران چییە کە دڵپیسی دروستەکات با بڵێن جارێ لە پێشەوە هەردووکیان تەڕان یەک ئاراستیان هەیە یەکەم شت یەکەم خاڵ کە مرۆڤێتە دنیاوە پەروەردەکەی تێڕوانینەکانی قەناعەت و ڕەفتارەکانی بیرکردنەوەکانی لەکوێ وەرەگرێت لەناو خێزانەوە مناڵ تا 12 ساڵ لاسایی ئەکاتەوە تەقلید دەکات لەناو خێزانەکەیە متمانەی بینی ئەو متمانەیە بێ بەشێ لە قەناعەت و بیرکردنەوەکانی لەناو خێزانەکەیە متمانەی نەبینی دڵپیسی بینی لە بینی دایک و باوکە لە بینی باوکی بۆ خوشکەکانی لە بینی دایکی بۆ براو کەس و کارەکانی ئەوە بێتە بەشێک لە قەناعەتەکانی لەوە دەست پێکە ئەنجێتە قۆناغی دواتر ئایا دڵپیسی لە قۆناغی نەوجوانیە کە لە 12 بۆ 20 ساڵ بۆ 21 ساڵە لەکوێ دەست پێکە لە تەجاروبی شخصی خۆیەوە ئەو کەسانە چیان بینیوە لە دەوروبەر ئایا حاڵەتێکی بێمتمانەی و بێوەفاییان بینیوە نەقڵە بێ بۆ دواتر شتی خراپیان بینیوە ئەوەی کە دڵپیسی دروستەکە ڕسمەکە هەڵەگرێ لە دواییە تعمیمیەکە بەسەر حاڵەتەکانی ترا سۆشیال میدیا زۆر باسی ئەوە کە ئەڵێن هەموو خەڵک دڵپیسە ئەمیژە ئەبێتە بەشێ لە قەناعەتەکانی ئەویش پێی وایە کە سەر ئەسڵ لەوەی کە هاوسەرداریەکە و خێزانی هەیە ئەبێت دڵپیس بێت بەس کاتێک ئێمە بەرپرسیارەتی کۆمەڵاتیمان لەسرە ئەبێ شتەکە ڕێک بە قەدەری خۆی دڵپیسی هەیە ڕێژەکەی چەنە ئەبێ لێرە دەستنیشانی گەین هەم لە ڕووی زانستیەوە هەم لە ڕووی داتاوە لە هەموو کەسێکە هەیە قسەکە لێرە ئێمە ناڵین هەیە غیرەکە لە هەموو کەسێکە غیرەکە لە هەموو کەسێکە دڵپیسەکە چێتە ئاستی نەخۆشیەوە کە چۆن نەخۆشیەوە ئایا هەموو خەڵک هەموو هاوسەران لە 1990 لە 1970 دڵپیسیان هەیەیان یانە ناتوانین ئەم قسەیە بکەین بۆچی چکە هیچ داتایەکمان لەبەردەستانیە من با داتایەکت بە مێکاگوێ دەڕۆ ئێمە لە زانستە یان داتای ڕقەمی خۆیمان هەیە یان هاوشێوە و نزیکەکانیمان هەیە ئێستا بۆ دڵپیسی نیمانە توێژینەوەیەکمان نییە لە کوردستانە دەری خات
ڕێژەکەی چەندە بەس چیمان هەیە با ڕقمێکت بمێ بەیەکەوە لەگەڵ بەشداربووانە ڕێژەکە دەرکەین بە ڕێژەیی دەرم کردووە نزیکەی 1,500,000 خێزانی کورد هەیە عەرەبەکان حساب مەکە کە لە هەرێمی کوردستان لە هەر چوار لە باشووری کوردستان لە باشووری کوردستانە نزیکەی 1,500 1,500,000 خێزان هەیە باش بە پێی داتای ئاماری دادگای باری کەسێتەکان لە هەر چوار پارێزگاکە ئەم ساڵ 51,000 زەواج ڕووی داوە باش هەر بە پێی هەمان داتا نزیکەی 12,000 و کەمێک جیابوونەوەمان هەیە باش لەناو ئەم داتایە 1,500یان بە خیانەت جیابوونەتەوە لە یەک ساڵە باش کاتێک خیانەت ئەڵەی خیانەت عیلاقی چێ بە دڵپیسیەوە خیانەت ئەنجامی دڵپیسیە ئایا هەموو دڵپیسیە گەبێتەوەی خیانەت نەخێر جاری وایە دڵپیسیەکە هەیە و ژیانیش بەردەوامە بێت با بڵین ڕێژەیەک نیسپێ ڕێژەی خیانەت لە چاو خێزانەکانی هەرێمی کوردستانە کە 1,5 ملیۆن و 1,500 ئەکاتە لە 1,001 گریمان ئەمە طبعا داتا وتمان داتای ڕسمیمان نیە بەس داتای نزیک گریمان لە دە دڵپیسی دانەیەکیان بە جیابوونەوە هین بە خیانەت و جیابوونەوە کۆتایی دێت باش کەواتە ئەکاتە لە چەند ئەکاتە ینی ئەکاتە چەند ئەکاتە لە 100 ئەگەر لە دە دڵپیسی یەکێکیان بگاتە خیانەت و جا ببنەوە ئەکاتە لە 100 ئەگەر ڕێژەکە گەورەترکەین 100 دڵپیسی یەک خیانەت و جیابوونەوەی لێ بکەوێت ڕێژەکە ئەکاتە لە ناو خێزانەکانە ئەکاتە لە 100 تەوەقع ناکرێت لە ڕووی زانستیەوە لەوە تێپەڕێت ینی دڵپیسی لە 100 دڵپیس دەیان ئەنجامەکەی جیابوونەوەی لە 100 دڵپیسی یەکێکیان ببێتە خیانەت و جا ببنەوە ئەنجا ڕێژەی دڵپیسی لە خێزانەکانی هەرێمی کوردستان ئەکاتە لە 100 بەڵام ئەمە کەیترەگاتە مریشکەڕەشە و کۆتاییەت ئەمەی کە تۆ باس بنێشتە مریشکەڕەشە ناڵ جیابوونەوە مریشکە جیابوونەوەکە لە 1,001 ئێمە باسی جیابوونەوەکە ناکەین لە 1,001 بە پێی داتاکانی هەرێمی کوردستان بەڵام ئەگەر 100 دڵپیسی یەک خیانەت و جیابوونەوەی لێ بکەوێتەوە کەواتە ڕێژەی دڵپیسی لە ناو خێزانەکانی هەرێمی کوردستانە لە 100 یعنی لە 100 خێزانەکان دڵپیسیانتیایە ئێمە لە کۆمەڵناسیە شتێکمان هەیە باشە تۆ پێشووی لە کۆمەڵناسیە شتێکەیە بێ با لە کاتلانەین ناوبڕێکی کوردوەرەگرین و حەزەکەم دوای ئەوەش ئێوە قسەم بۆ بکەن ڕاشکاوانە فەرموو پرسیارێکم لەو مامۆستا بەڕێزە هەیە کە باسی قوفلی موبایلت کرد ڕەمزی موبایل کە شخصیە باشە ئەگەر پازۆردی موبایل شخصی بیت چۆن دەتوانین لەگەڵ هاوسەرەکانمان لە یەک ماڵدا بژین و ژیان بکەین کە بچووکترین شتە باشەوە دوای وەڵام دەوە هۆکاری دڵپیسی بە تایبەتی لە ئێستادا هۆکاری یەکەم بە مۆبایلی تەکنۆلۆژیا دەزانم وەزائیدەن پیاو کە خۆم پیاو دەبێت وا بکات متمانەیەک دروست بکات لەلایەن خێزانەکەیەوە خۆ مامۆستام دایکی ئافرەت تەلەفۆن دایک تەڵەبە تەلەفۆنم بۆ دەکات ئافرەت تەلەفۆن دەکات متمانەکەم دروست کردی لەلایەن خێزانەکەمەوە کە هەر ئافرەتێک پەیوەندی بکات دڵی لە من پیس نییە منیش بە هەمان شێوە خێزانەکەم مامۆستایە دڵپیسی لە ناکەم بەڵام لە هەمان کاتدا هەم ئەو پازۆردی موبایلەکەی من دەزانی هەم ئەمنیش ئیوی زۆر جار دەڵێ پیاوەکەم مەڕۆ ناو تەلیگرامەکەم ناچم لەوانەیە وەکو جەنابەت باس کرد لەگەڵ خوشکەکەی شتێکی شخصی هەبێ ناچمەنەوە بەڵام پازۆردی موبایلەکەی دەزانم ئەوە بچووکترین شتە کە پێویستە لە نێوان ژن و پیاوە بێت بۆی ئەو متمانەیە لە دەست نەدەن و دڵپیسی زیاد نەبێتن باشە تۆ ئەڵی ئەگەر پاسۆرد یەکتری نەزانن پێویست ناکە لە ماڵەوە دوو هاوژین بژین پێکەوە چکە بچووکترین شتە تۆ ئەڵی پێکەوە پێویستە بزانن گەورەترە لە پاسۆرد بەتەکید بە کورتی پرسیارەکە بۆ منە ئەو پێش ڕاستێن چێت وەڵڵای نازم ئەو گوتیان تۆ بچۆی تر بەرنامەکە تۆ سامان شتی واکات تۆ بابزان باە گۆڵام باتەوە دکتۆر باسی کرد ئەگەر سیقە هەبێت احترام هەبێت لە نێوان دوو کەسەکەیە پێویست ناکە ئەگەر کەسەکە خۆی ئەهلی ئەو بابەتە بتوانم موبایلێکی کەی هەبێت بۆ مۆزوعانە بۆیە ضرور نییە بەڕاستی ینی لە نێوان دوو کەسا پێویستە سیقەیەکی تەواو هەبێت احترامێکی تەواو هەبێت ئەگەر بێت مۆبایلەکەت بۆ بکاتەوە من هاوسەرت یاخود بۆ هاوسەرتی بکەیتەوە توانێ گەر شتێک هەبێت بەڵام لەوە زیاتر پێویست ناکات چکە تەداخلی هەموو شتێ بکەین ئەگەر وا بێت ئەبێت خێزان بچێتە هەموو شوێنێکەوە کە هاوسەرەکەی لێیە شوێنێک نامێنێتەوە کە تایبەت بێ بە کەسەکە خۆ خینکیە
وەنیە یەکشتی تریشێ ینی برادێکمان ئەیوت بەخوا شەکرم ئایبی نەبووە مار بۆ تەنس ئەیو کە خێزانەکەم ئەو مۆبایلم لێ وەرەگرێ شەکرەکەم لاوە چێ بچێتە 600 بۆ پێکەنی وەڵا بۆ شتەی دەستێ وە چیە زۆر جوانە چی ئەمە ئەوەی کوێ چییە؟ تۆسی و فزولیێتە ئەمە قەت من لە دەستیان نبینی وان ئێوە چەند بەرنامە تەرکیز بکەن قەت شتان بینی و لە دەستیان ئەمە تۆسێ خەریکە گومان دروستەکە خەریکە میژە بێ بەشێک لە دڵ ئەمە هی ڕووداوە ینی هی ئەزانم بڵێ هی ڕوودا بێ بەس قەت لە دەستا مشتم نبینی ومەڕ ئەتێ بڵێ چی ئەمە هی ڕووداوە لەسەر مێزەکەی کاگرێ باز بۆ ڕێباز علی کو پیشانی بن ئیتر بارانیش حەزیلێ لێم وەرگرت و کردمە دەسم ئاساییە طبی یەکرێوا بێ ئەسە من خۆ فزوڵ نیم حەقم چیە خوا هەر کەسێکە بوو دەکوە سەیریکە دکتۆر حەزەکەم هەر بەجدی ئەمە دروست بوو با بیکەین بە مۆزۆ ئێستا ئەگەر مامۆسا ئەم جوابە بە غامزی بواە دڵپیسی دروستە کرد مەسەن ئەگەر بۆ نمونە ئێستا هەندێک لە پیاوان یا هەندێک لە ژنان تااقەتی شەرحیان نەماوە بە زۆر یەکی سەد گومانیان لەسەر یەک دروست کردووە لەبەر ئەو پرسیار و جوابە ئێستا من ئەگەر بموتایە جوان بۆ مامۆسا شتە دروست کردوە حەزکەم دکتۆر پێشی وەڵام با من نوکتەیە لەسەرەوە بگەڕێەوە ئەینجاری وا هەیە تۆ لە بینی هاوسەرەکان ئەمە ڕوویاوە مامۆستا پێشتری ژێڕامەوە ئەڕۆی تۆ ماڵەوە دڵە خۆشەوە ڕۆژە دەموچاو پێکەنینە پڕە لە پێکەنی پێکەنیت باش پێتەڵێڵێ بۆچی دڵە خۆشە چونکو ئەو پێی وایە بێ هەموو دڵخۆشەکان کە گەشتە و ئاستا ئەبێ لەگەڵ ئەوە بێجیناوە ئیتر تۆ ئەوە خۆش ناوێ بۆ سوتفا بەیانیەکەی هەمان مامۆستا کارڕاتەوە بۆ ماڵەوە بە دڵتەنیە ڕاتەوە دەرووناوە ڕاتەوە ئەڵێ خێرەوە چیە دایمەکە لە دەرەوەیتەوە دڵت تەنگاوە دڵە ناخۆشە چی بکا باشەوە مامۆسایە بەڕێی من دکتۆر بچێ بۆ سبێ وارەکە چۆ بۆ ماڵەوە بچێتە بەردەمی ژنەکەی بڵێ بۆچی بۆ ئەوەی خۆی هەڵی بژێرێ بڵێ بێ زەحمەت کام دەموچیانە بەدڵە با ئەمڕۆ بۆ ئامادە بم هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەوە بەڕای من کاک دەروون ئەمە بەکتریایەکی ئەوەندە دڕندێ زۆر جار لە ئەسلحەی دەماری شامل دڵپیسی مەترسیدارترە ئەگەر لە 24 کات ژمێرە ئەو کەسەی کە تووشی بووە من پێم وایە حتا دکتۆرەکانیش لەمەیە کەمتر ببورن وڵێم ڕێی شخصیە ئەتوان فریا و مرۆڤ بکەون ئەگەر خۆی خاوەن معریفە نەبێ خاوەن بڕوا و ئیمان نەبێت لە 24 ساعاتە کوشتن و شتی زۆر مەترسیداری لێکەوێتەوە یعنی ئەو مرۆڤ ئامادا بێ خۆشەویستترین کەسی خۆی کە خوشکەکەیەتی کە دایکێتی کاوسەرەکەیەتی بیکوشێ بەڵام من پێم وایە لە کاتێکا ئیتر ئینسان معریفەیەتەوە یا هۆشیەتەوە کە بینێ کارەساتێکی گەورەی ناوەتەوە بەڕاستی دەستێچێتە خۆشی وەکو ئەو شانۆنامەی کە شکسپیر نووسیوێتی ئۆتێلۆ کە لە ماوەی 24 ساعتە خۆشەویستەکەی خۆی هاوڕێکەی ژنەکەی 6 کەس لەو نمایشە مرن زۆر ڤایرۆسێکی کوشندەیە ئەگەر مرۆڤەکان معریفەیان نەبێ بە چارەسەرکردنی بە حەلکردنی بە ڕیشە کێشکردنی نەگەتوانێت خێزان هەڵوەشێنێتەوە بگراتوانێت زۆر کوشندەتر بێ لەوەی دوو کەس بن خەڵکانی دیریشبا بە قوربانی اینجا فەرمۆرۆ شوێنەکەی خۆ دەبن نەتوانم بڕۆم وڵا تۆ برتە کوشتن حەزەکەم لە کۆمەڵی کوردیا هەیە دەست خۆش مامۆسا سوپاس بۆیەوە سوپاس قوربانە بەڵێ هەر دووبارەیەکەمانێ بڵێ شخصیە چکە هەنێشت هەیە ئەبێ بمێنێتەوە بۆ کەسەکان خۆی تۆ دەچیت ینی هەر تۆ لە پاسوەردەکەی؟ نا لەوام بزڵێت لە پاسوەردەکەم هەرەوە پرسیارە نەبوو نەنەوتم چۆ تۆزە سەر قسەکەی ئەم ینی مامۆسایانی ڕاستەکانی نین بەڵێ ئەوەی مامۆستا ئەیڵێ با ئێمە تۆزە ڕێگەڕیشەشی بدۆزینەوە بزانین لەکوێوە سەر هەڵە ئایا کەسەکە هیچ مشکلەیەکی دەرونی نیە چونکە ئەوانەی کە زۆر دڵپیسیان هەیە ئەگاتە مەرحەلەی ئەوەی کە عازێتی بەرامبەربات و جەوین ماڵەوە ناخۆشکات و خێزانەکەی نەتوانێت هیچ هانایەکی هەبێت ئەمانە زۆرینیان نەخۆشییان هەیە لە هەمووی ئاسانتر کە شکە گومانگەران بۆردەرلاینمان هەیە پارانۆیمان هەیە کە ئەمانەیتر بۆیە ئەمانە باسەکە بەبێ سوابەت دکتۆر حەپشتی هەیە ئەڵی چی عادەتەن ئێماگەڕێنەوە بۆ حاڵەتانەی کە توانین چی بۆ دەرمانخانەیە بڵێ من دڵم پیس دەرمانخانە نییە ناتوانێت دەرمان بەر لە خوانەوە ئەبێ باسی هیستری حاڵەتەکەی بکات بزانین لە چێوە سەرهەڵەیە ڕێگەڕیشەی دواتر بەڵێ بەپی ئەوە چارەسەری هەیە ئەگەر کەسەکە خۆی وتمان ئیمانی پێی بێ ئەی ئەگەر خۆی ئیمانی پێی نەبووە چێسی کرد و وتی کاکەم مێردەم دڵی پیسە بەداخەوە چکە دەرمانەکە ناخواتە بۆیت قڕ بەسەر جان فەرموو ئەمەوێت لەسەر کۆمەڵێک بابەت بەگشتی قسە بکەم یەک لەوانە من پێم باشە وەزارەتی تەندروستی چۆن نەخۆشی شەکرە و زەخت و دەرونی جاکراوەتەوە بەشێک جا بکاتەوە نای بنێ ئەمە نەخۆشخانەی دڵپیسیە و ئەمە بۆ نەخۆشەکانی دڵپیسیە بەجددیتە بەڕاستیمە
من چیرۆکی زۆر سیر و سەمەرم لایە جان ئەوەنە زۆر نییە من چیرۆکی زۆر سیر و سەمەرم لایە یەک لەوانە من لە کەسێکم لە بواری هوەریە ئیشەکەم هەڵبژاردننی هاوسەر بۆ من تۆزە زەحمەتە چکە بەڕاستی من کەسێکی شانۆکارم و بەدڵ شانۆم هەڵبژاردووە چۆن من دایکم و باوکم قبوڵیان کرد بچمە شانۆ پێویستەکە هاوسەرەکەشم بۆ شێوەیە قبوڵی بێ ناتوانم لەگەڵ کەسێک هاوسەرگیری بکەم کە هوەرەکەمی قبول نەبێ ئەمە یەک لەوانە بابەتێکی تر کە باسمان کرد پاسۆردۆشتانە پاسۆر شتێکی زۆر شخصیە بەڵام بۆ نمونە من جلێک لە بەرەکەم زۆر کراوەیە توانم لە پێناوی ئەوە لە بەری نەکەم بۆ نمونە هاتوومە بۆم بەرنمەیە هاوسرم هەبێ پێم بڵێ ئاگار لە قسەکانە بێ ئاگار لە هەڵسوکەوتە بێ لەوێ ئەمە گرنگی پێدان و خۆشەویستیە ئەگینا غیرەکردن و دڵپیسی یەک شتە ئەیتوانی بە من بڵێ گەر دڵی لەم پیس بێ نامە چۆ بۆ بەرنمەیە حەزم لێ نییە ئایا من کە نەیەم بۆم بەرنمەیە ئەو قەرەبەکەی بۆ من چییە هەر لە ماڵەوە دامنەیە ئەم باتە دەرەوە دڵم چاکاتەوە من زەلامی وە ئەناسم ئەوەنە دڵی پیسە مناڵەکانی کردو بە جاسوس بەسەر ژنەکەیە وەمە بێتە هۆکاری جابوونەوە و لەگەڵەوەشە خیانەت نایە لە برادراتی کەسکە ناچارە بێ ئەم ئافرەتە لە ماڵەوەیە ئەکاونتێک دروست بکات کە ئەکاونتەکەی دروست کرد لەگەڵ کەسێکە قساکە دەردەدڵی بۆ کە هاوسەرەکەم دڵی پیسەواوە دەی وای لێ شتەکانی بۆ نۆرمالە بێتەوە دەسەکە بە خیانەتکردن بە درۆکردن لەگەڵیا بۆ نمونە حەزی لێ نییە ڕەفیقاتی فڵان کەس بکات لەگەڵ فڵان کەس بەدزیەوە چێتە دەرەوە پێڵێ لەکوێڵە لە ماڵی دایکمم کەواتە دڵپیسی هۆکارە بۆ متمانە نەبوون و دوای ئەوە درۆکردنی لێکەوێتەوە و کۆمەڵێک بابەتی تری خیانەتی لێکەوێتەوە یەک بینم بەرێ قسەکانی بیر نەچێتەوە قسەکانتم زۆر بەدڵ بوو چکە ڕێک دەسە خستە بەشێکی زۆری ئەو برینانی کە ئێمامانێ قسەی لەسەرکەین دکتۆر مامۆسا زۆر بە کورتی پێم بڵێ ئەگەر ڕێژەی دڵپیسی گەیشتە شوێنێک هەڵبەتە پێمان نییە پێوەرێکی زانستیە بێ بڵێ تۆ 100 دڵە پیسە لە ساڵ لە ئەو ڕێژەیە نییە بەڵام گەیشتە ئەو ڕێژەی کەیتر لایەک لە لایەکی قبول نەکا ببوورام قسەیەکەم ڕەنگام قسەیە بیانی هاوڕای زانستەکانی ئێوە نەبێت ڕەنگە ئاڵم بەڵامی تر کە ڕێژەی دڵپیسی گەیشتە ئەو شوێنەی ئیتر ژیانی تیانەما بینی ئەم دوو کەسە جیابوونەوە حل نییە کاک دەروون ئێمە قیاسێکمان هەیە هەمان وەڵامم لە تۆ شەوێت لە ناو خێزانە هەر کاتێک لە بینی غیرە و دڵپیسیە چۆن نەتوانین جێ بکەینەوە غیرە خۆشەویستی و هۆگری و ژیانی بەختەوەر دروستەکات دڵپیسی ژیانەکە ئەشێوێنە و ئەیکا بە دۆزەخ کاتێک کە کردی بە دۆزەخ ئەوە دڵپیسی نییە ئەوە غیرە نییە ئەوە ژیانی کۆیلایەتیە کەوای کردو هیچ متمانی پێ نەماوە هۆگری و خۆشەویستی و ژیانی بەختەوەر نەماوە ئەوە قیاسەکەی لێرە ئەوەیە کەواتە مقیاسەکە زانست نییە مقیاسەکە هەستی کە هەردوو هاوسرە بۆی کە ژیانەکان خۆشە یا بوونەتە کۆیلە واقعی ژیانەکەیان بۆ تەژیانی کارگەشت بێتە ئەو بە کۆیلە بوونەی ئیتر تۆ چوزانم بۆ هەردوو ڕەگەز باسەکەین ژنێک بۆ پیاوەکەی پیاەک بۆ ژنەکەی تۆ جەنابەوتە هەندێک لە هاوژینەکان مناڵەکانی کردووە بە چوزانم بە جاسوس بەسەر مێردەکەیەوە یا بە پێچوانەشەوە مێردەکەشی مناڵەکانی کردووە بە جاسوس بەسەر ژنەکەیەوە بەڕاستی کامە جەناب تەزانی ینی لە ئایندا نەخۆشی زۆر گەورە لەو مناڵانە دروستە بێ یعنی کە گەیشتە ئەو شوێنە چی بکەن باشە بابا ئاین جوابت بمەوە باین جوابم وخلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها ژیانتان ئەگەر خۆش بوو ئەوە هاوسەرێکی بەختەوەر ژیانێکی بەختەوەرتان نوێژانەوە بەڵام ئەگەر ژیانیان تێک چوو چییە بێت ئەبێتە هۆی ئەوەی کە ژیانی یەکتری تێک بدەن باشترین ئەوەیە وإن يتفرقا يغني الله كل من سعته کاتێک گەیشتەوە یەکتری خۆشبەخت نەکەن باشتر وایە هەر یەکە بڕوا بە ڕێگەی خۆیەوە ژیانی خۆی دروستکات لەگەڵ کەسێکی تر کە متمانی پێکات ئەمە چارەسەری ئاینەکەیە کە ئەگەر متمانە هەبوو خۆشەویستی هەبوو یەکتریان بەختەوەر کرد ژیانی خۆیان بەختەوەرکەن بەڵام ئێمە لە هاوسەرانەکەوینە بەپی ئەمە کەوینە بینی سێ ئەگەرەوە سێ بژاردەوە یا بە خۆشی بژین یا بە خۆشی جابنەوە یا بە شەڕ و ئاژاوە بەیەکەوە بن ئەمەی بە شەڕ و ئاژاوە بەیەکەوە بن خراپترین ئۆپشن و هەڵبژاردەیە لە بینی هاوسەرانە یان بە خۆشی بەیەکەوە بن و متمانەتان بەیەکەوە هەبێ یا کە دڵپیس بوون لە یەکتری لە یەک جابنەوە هەر یەکە بچێ بەڕێی خۆیەوە زۆر تا ئەگەر کەسەکە قەناعەتی بڵێ ئەگەر قەناعەتی نەبێ بەوەی ئەو شوێنەی تر چارەسەر نابێت بڵێ مادام خۆی هەستی پێ نەکردووە و قابل نییە بوو ئەوەی کە چاکی بکات باشترە لەوەی کە ژیانێکی کە شتێک بات بەخۆی کاک دەروون پێش ئەوەی ئێمە نەمانوتەوە کە دڵپیسیە بۆ جیابنەوە بەڵێن چارەسەر وەرگن ئەگە هەر چارەسەر نەبوو یەکتری مەشێوێنن دنیا و قیامەت یەکتری مەفەوتێنن پەروەردەی مناڵەکانتان خراپ مەکەن جابنەوە بەڵام
سەرەتا بێ بچی بەردوای چارەسەرەکە وەرگرن چاچیان کرد زۆر باشە نەبوو ئەنج آخر احتیمال جابنەوە باش جان کورت هەنێک پیاو هەیەیان هەنێ ئافرەت هەیە خۆی ئەوەنە ئیشی خراپی کردووە ئەوەنە خراپەی کردووە هەموو کەسێ لە ناخە پیسەکەی خۆیەوە بینێوازانەی تر هاوسەرەکەی بەجێش خیانەتی لێکە یان ئەبێ لە سەرەتاوە لەم کەسە جابیتەوە کۆتایی پێبێنی فترێک خەفەت بخۆی یان ئەبێ هەرچیەکی وت قبوڵێکی ژیانێکی پڕ لە ئاژا و کێشەیە لە کۆتایە هەر ئەوەیە ئەوە ئەمێنێت خۆش قسەیەکەی ئەڵێ تاڵیەکی بێ کۆتایی یان ینی ئەوە نیە یەک جار تاڵەکە و کۆتایی پێبێت باشتر و لەوەی تاڵیکی بێ کۆتایی و هەبێ کاکدەڕۆن من ئەمە یەک شتی تر بڵم ئەگەر ئیزنم بین پیاو حەزیلێنیە ئافرەتێک بێتە ژیانەوە یەک دنیا هاوڕێی کوڕی هەبێ زۆر کراوە بێ ئەمانە هەنێک خۆی نییە ئافرەتەکە مافی خۆیەتی بەڵام لە سنووری خۆیە بۆ نمونە من ناکرێ هەرچێ بکەم بڵام ئازادم ئەبێ بیر لەوە بکەمەوە کە کەسێک لە ژیانما هەیە حسابێکی بۆ بکەم ڕێزێکی بگرم ئەبێ بیریش لەوە بکەمەوە کە و کەسە لە دڵسۆزی منیەتی نەک ئەوەی وەکو ئەو سەرەتای تۆ باسی کرد هەندێک بەناو جەندەر و بەناو فێمینیست پیا بوونە کە یانێ بەڕەڵاتی بڵاوکەنەوە بەڕاستی لە ئازادی دەرچووە بەڕاستی من وەکو ژنێک وەکو شانۆکارێک واڵێم بەڕای من کۆمەڵێکیان هەیە ئۆفیس و شتیان هەیە کلیلێک بن لە دەرگاکانیان چیتر ئافرەتی کوور بەلاڕێیان مەبن بەڕاستی ڕسەناتیان نێشتووە من ئافرەتێکی کراوەم و ئازادیشم بەڵام ئەزانم ئازادیەکانم لە چی سنوورێکا بەکارێنم کۆمەڵێک شتێ من ناتوانم قبوڵیکەم وەکو خۆم لە ئافرەتی شایبینم پێم عیبە دەسەکانە خۆش جان واسکاک دەڕۆن بە تاواکردنی کۆتا قسەی ئەو کە دەڵێ پیاوەکە کە ڕێگە نادا ئافرەتەکە مەسەلەن هاوڕێی کوڕی هەبێ لێرە بە بگەڕینەوە ستێپێک بۆ پاشان هەنگاوێک هاوڕێتی و خۆشەویستی تێکەڵ نەکەین چونکە من کە هاوڕێم هەبێ معنەی ئەوە نیە تەجاوز بکە ئەوە خاڵێکە لەسەر قسەکانی ئەو خاتونە بەڕێزە لەسەر شتێکی تر ئێمە کە زۆر جار لە جەوی دەوام و ئیشکردن و ئەوانە کۆبینەوە هەردوو ڕەگەز هەین یەک دوو کوت لە ئەبینین لە ناو کۆمەڵگە کە لە جەندەری کوڕان ئەڵێ من وەکو پیاوێک کە خێزانم هەیە کە خێزانم پێکۆناوە بەڕاستی ئەگەر غیرە و چاودێر نەبم لەسەری کە چی ئەکاو بۆکوێ ئەڕوا و چۆن ئەڕوا و چی ئەخوا و چی ناکە معنی ئەوەیە کە من غیرەتم هەر نییە ئەی غیرەتی پیاوەتیم لەکوێیە ئایا ئەمە وایە ئەبێ ئاستی خێزانی و هاوژینی بگاتە ئەو ڕادەیەک کە دەبینین کۆمەڵێک پیا و لە ژیانی هەریەکەمانە هەن کە ناشزانن غیرەکردن مانای چییە متمانە هەیە لێرە متمانە جیاوازە لە غیرەکردن ئەوە قسەی منە نازانم ئەگەڕای دکتۆر و مامۆستا چی بێت لەسەر ئەوشتا بەڵام من قسەکەی منیش ئەوە بوو ینی ئێسامە لە دوو ڕیانین ینی واوێنە بۆ لە ناو بەشێکی زۆر لە خێزانەکانی کووردا لە ناو بینی خۆشەویست و شتەکانی کووردا ینی ڕێکمان ئەوەیە کە ئەو غیرێ ئەبێ هەبێت چکە وەکو دکتۆرە باسی کرد ئەمە فتریات یانی ئەمە مەیتر سروشتی ئینسانەوە نیە ئەبێ هەبێت کە نەبێت کێشەیە ینی چکە هەز بە ئەوواکەی ڕێگەیەکی تری شەیە کە ئێستا تقریبەن ئەتوانم بڵێم لە ناو بەشێک لە خێزان و کەپڵ و شتەکانە بۆ بە باوکە هەمالە مەسەلەن بۆ نمونە هەر من بۆ ئەم بەرنمەیە خانم هەیە بۆی نووسیوم مەسەلەن مێردەکەم 4 کافتریان پێکات بۆ نێرگەلەیەک بەرامبەر ڕەفیقە کوڕەکانی دامەنێ حەزەکەم وانە بێت وەنیە حەزەکەم مێردەکەم پێم بڵێ زەحمەت نەبێ 4 کوڕ بەرامبەرتە سنگێ چاکە وەنیە خۆی ئەبێت یابێ خۆمە دڵپیسیە ئەگەر وا بڵێ مەسەلەن نا ئەوە دڵپیسی نییە ئەوە ئێمە شتێکمایندی ئەگەر بڵێ سنگێ بکەرەوە قەیچەکەی ئەتیادیە بەرامبەر ئەو هاشنا ئێمە شتێکمان هەیە دەڵێن خەیری ئومور ئەو سەتوها وەسەتەکەی بپارێزی باڵانس ڕابگری پێم وای حەلی کێشەکە ئەمان پرسیار بە باوێنەکانەها ڕوونکەینەوە چکە ئێسا لە واقعی هەر بۆشم کە بە دوا قسە چکە لە واقعی ئێسا کوردیە بە وێنەکان وەکو خۆی پیشاننین دوو هاوژین بەیەکەوەن بەرامبەری دووسێ کوڕیترە ڕەنگە هاوڕێشیان بێ هاوڕێی پیشەیشیان بێ مەسەلەن ئەم مێردەی ئەگەر بڵێ سنگە داپۆشە دڵی پیسە پرسیارێکم لە شوێنەکە من ناڵێمەوەی کە سنگی کراوەیەوە ئازادی و ژیانی هەر کەسێکە بۆ خۆی بەڵام من مەبەستمەوەی ڕێک لەو نمونانە ئەم کە بۆم نووسراوە لە سیمینارێکە 110 خانم بەشدار بوون سیمینارێکم بۆ کردن ویستم داتایکیان لێوەرگرم هەشتایان لەو 110 خانمە هاوسەردار بوون لێم پرسین پیاوێکتان ئەوێت تەڕەن 3 جۆر پیاومان هەیە پیاوێکی توندوتیژ وەکو باوانمان پیاوێکی نەرموناسکە ئۆپنمایندەوە هەموو شتێک قبوڵەکە پیاوێکی هاوسەنگ کە هەم بە شخصیەتە هەم غیرەیەکی سروشتی هەیە بەرامبەر بە خێزانەکەی ئەزانین ئەوەی ناوەڕاست لە هەمویان باشترە بەڵام وتم
ئەگەر ئەمەتان دەست نەکەوت کەوتنە بینی پیاوێکی تونند و تیژ و بە شخصیت و بە هیبەتی وەکو باوکانمان یان پیاوێکی نەرموناسک کە هەموو شتێکە لێ قوبڵەکە کامیان هەڵەبژێری زۆربەی زۆریان دەستیان بەرزکردەوتیان پیاوە تونند و تیژەکە ئەمە سیمیناری خۆ وەکو اختیاری دووەم اختیاری یەکەم ئەوەیە بینەکە بێ پیاوێکی بە شخصیت و غیرەیەکی خۆشەویستی سروشتی هەبێ لەوە زیاترنا ئەمە یەکەمە بەڵام ئەگەر کەوتە بینی دوانەکەی ترەوە پیاوە بە شخصیەتەکە لە پیاوە ناسکەکە هەڵبجێت ڕێی خۆ چییە؟ ڕای منیش هەر هەمان شێوەیە غیرەیەکی سروشتی هەیە کە کەسی بەرامبەر ناکا بە کۆیلە هەستەکە ئیحتیمامی پێدا خانمان ئیحتیمامیان ئەوێت خۆشەویستیان ئەوێت پیاویش ڕێزگرتن و ئیحتیمام و خۆشەویستی ئەوێت ئەگەر ئەمە لە غیرێکی سروشتیا کۆ بنەوە حەزەکانی یەکتر دابینەکەن لەوە دەرچووە بێتە نەخۆشی بەڵام ئاخر قسەم ئەوەیە خێزانی ئێمەی کوردی خێزانێکی تا ئێستا جێگیرە مادام داتای زانستیمان نیە بڵێ دڵپیسی زۆرە کەواتە خێزانەکانمان مادام جێگیرن کەواتە دڵپیسی کەمە باش دو قسە بڵێ هیوادارم هەموو خێزانێک بتوانن لە یەکتری تێبگەن پێشەوەی بچنەوە پرۆسەیەوە یەکتری توانن اختیبارکەن تەجروبەکەن چوونە دەرەوەیان هەبێت بزانن چەندێک دڵپیسن چەنە دڵپیزنین چکە لە ئەساسی ئێوە ئەتوانن بێکەوە بژین هاو بەشن ئەتوانن یەکتری قوبولکەن بەو شتانەی کە بۆ یەکیدا ئەنێن لە ڕێسا و یاسا شکردن دڵپیسی هیچ شتێک لە مەسەلەکە حەل ناکە تۆ ناتوانانی بەرامبەر بخەیتە سجنێکی محتەرەمانەوە لە پێناوی ئەوەی کە خێزان و هاوسەری تۆیە ئەوە قسەیە خێری توێ لە کۆتاییە قسە و باسی هەمووتان وای کرد کە شتێکی وا من بۆ من نەمێنێتەوە بەڵام من لەو گۆشەی جەنابتانە ئەمەوێ کۆتا قسەم ئەوە بێت بۆ هاونیشتیمانیانی کورد هەرچی دەردی دەرونی هەیە ئێمە بەداخەوە بە دەردی نازانین لە کوردستانە یعنی من هەمیشامە دووباراکەم و هەڵامەتێک گرین 4 مزەمید و 4 دکتۆری بۆکەین بەڵام کاتێک کە دەردێکی دەرونی مانتیا ڕوئات پێمان ئەی بە باسیکەین یا پێمان ئەی بەدانی پیابنین بەڕاستی دڵپیسی لە دوو تێڕوانینی کۆمەڵایەتی و پزیشکیشەوە هەم لە ڕێی تێڕوانینە کۆمەڵایەتێکەوە گەیشتونێتە ئەو شوێنەی کە نەخۆشیە و قۆناغی هەیە و مامۆسا بە قۆناغەکانی بە وردی باس کرد تۆ بیر بکەرەوەکو مرۆڤێک ئەگەر قۆناغەکەت لە قۆناغە مەترسیدارەکە لەگەڵ خۆشەویستەکەتە لەگەڵ ژنەکەتە دەست بەرداریە و ژیانە بە دەردی دکتۆر وتی یا بە خۆشەویستیەوە بژین یا بە خۆشەویستیەوە جیابنەوە یان بە شەڕەوە بۆ هەمیشە بژین ئەمە سێ بژاردەیە کە لە نێوان زۆربەی خێزانەکانی کووردا هەیە بۆیە باشترین بژاردە لە ڕووی زانستیەوەیەوە کە بە خۆشەویستیەوە دوورکەونەوە لێکوی تر ژن و مێردن یا هاوژینن یان خۆشەویستن یارچێکن هیوادارم شتێکمان کرد بێ بافیس